وێرە ڕێز و خۆشەویستی بۆ ڕێ ئەمینە کە بەو هەڵوێستانەی جوانێکی گەورەی خستە سەر خەرمانی خەباتی خۆی ڕەوەندی کورد ژنانی کورد لە ژنانی کورد بە تایبەت سیاسیەکان لە هەندەران. هاوڕێ ئەمینە دەمانێت بزانین ئایا دوایین ڕەوشت لەگەر حکوومەتی سۆسیال دیموکرات سوید بەکوێ گەیشتیا و داخوازیەکانت لەکوێ ڕاوەستاوە و ئایا جێبەجێ دەکرێت داخوازیەکانی تویان نا؟ هەر لەم ڕوانگەوە بەر لەوەی تۆ جواب دەوێت هاوڕێ ئەمینە دەمانەیە بەسەریئی شتێک بڵێن لەبەوەی گوێگرانی کورد ئاگیان لەو بێتن لە میدیای سویدی نادان. ئەمینە کاکە باوەک باز دەکرێت لە هەموو میدیاکان ئێستاکە ئەو ژنەیەکە بە دوگمەکەی ئەو بڕیاری کۆتایی لە پەرلەمان دەرەچێت کۆتاییان دەنووسێ ئەمینە ئەو کەسەیە کە کۆتایی بە یاریە سیاسەکان لە پەرلەمان دەێنێت تا کارگەیشتە ئەوەی ئاماژە بۆ دەکرێت ئایا حکوومەتی سوید لە نێوان ئەردۆغان و ئەمینە کاکە باوە کامیان هەڵدەبژێرێت. ئەوە شۆکاری بەس دەگەڕێت سەر ئەوەی کە بەهۆی ئەوی ئەمینە ئێستا کەسێکی سەر بەخۆیە و هەر حزبەکەی پەرلەمان هەر بڕیارێک دەربکەن پێویستیان نە کۆتایی بە دەنجی ئەمینەیە چکوبەرەی ئۆپۆزیسیۆن 174 دەنجیان هەیە پێویستیان بە 175 دەنگە بۆ تێپەڕانی هەر یاسایەک لێرەدا ئەمینە بڕیار دەدا. ڕۆژی سێشەم سەر لە نوێ پارتی سڤاریە دیموکراتن پێشنازێکی خستە بۆی ژێگرامزان پێشناز خستە بەردەم پەرلەمانی سوید کە متمانە لە وەزیری ناوخۆ و وەزیری دادی سوید کەیەکە وەربگیرێتەوە پێشنازیان کردی. ئەگەر ئەمینە دەنگ لەگەڵ بەرەی ئۆپۆزیسیۆندا وەزیرەکە دەست دەچێشتەوە سەرۆک وەزیرانی سویدیش گوتی ئەگەر ئەو دەست بچێشتەوە ئێمەش هەموو وەکو حکومەت دەست دەچێشینەوە. بۆیە ڕەحمی حکوومەتی سوید و بڕیارەکەی ئۆپۆزیسیۆن دەست ئەمینەیە. ئایا ئەمینە کاکەباو دوایین ڕۆژی بەکوێ گەیشتی؟ وێرە سلااو و ڕێز ئەم کاتتان باش بەڵێ هەروەکو جەنابتان فەرمووتان وڵاتی سوئێت داوای کردووە بۆ ئەندامەتی لە ناتۆ کە لە ناتۆشدا 30 وڵات هەیە کە ئەندامەتی وە دەبێ هەر 30 وڵاتەکە ئەم داوای سوئێت بەڕاستی بکە و دەنگی پێبدا بۆ ئەوەی کە بتوانێت سوئێت بچێتە ناو ناتۆوە لە ترسی پوتین سوئێت هەموو کارێگەکە بەداخەوە و ئەمریکاش پێیەکە ئەوە دەزانن ئەو ماجرایە و تورکیش هەموو کەس ئەزان نییە کەسی سیاسی کە ئەردۆغان وەزعی اقتصادی ئەو وڵاتەی داغانە لیری تورکیە 70% تاوەڕۆمی کردو هاتوۆتە خوارێ و هەروەها پاپیولاریتێتی یا چوزانم خودی ئەردۆغان وەکو ساڵان نەماوە ئەوەندە خەڵکەکەی تورکیە پێم وانییە دەنگی پێبداوە بۆ خۆی پێشیوان نییەوە بۆیە ئەو پوڵ و تەقەمەنی و چەکی ئەوروپا و هی ئەمریکای دەوێ جا بۆیە زەخت دەکاتە سەر سوئێت لەسەر مەسلەی کورد دەڵێ ئەوانەی کە مەسەرەن من کە کوردم دەبێت تەحویل تورکیە بدرێمەوە من خەڵکی ڕۆژهەڵاتم ئەسڵان ڕفتم بە تورکیە نییە ئەوە ڕوونادا چونکە لە قانونی سوئێتدا ئەوە هەیە کە گارانتی هەیە بۆ ئینسانی کە پەنابەرە هیچ وەخت هیچ وڵاتێک ناتوانێت دەتوانن داوایکەن وەلی خۆ نامان نێرنەوە ئەوە هەیە و داوای وێستە وەزیری دیفاعی کردووە کە بڕوا چونکە وەزیری دیفاع لە کۆبوونەوەیەکدا لەوێکە جەماعەتی برادەرانی پێکاکا و هێدەپێ ئەوە بوون و داوای زۆر لیستێکی کردوە زۆر خەڵکی چالاکی و چالاکەوان و ڕۆژنامەوانانی تورکیشی تێدان ئەوەی شێک لەوانە ڕێگی بزارە کۆلۆیە کە من نزیکی 10 ساڵ لەوە بەرچووم بۆ تورکیە لە زیندانا بوو ئیشم بۆ کرد ئازاد بێ هەمزەی تێدایە کە ئەوی ژۆرنالیستێکە کە لە ئینتەرپۆلا گرتیان لە سپانیا چەندین هەفتە و من ئیشیشم بۆ ئەو کەسە کرد کە ئازاد بێت یعنی کەسی تورکیشی تێدایە هەر کورد نییە بەڵام زەختەکەی زیاتر لەسەر ئێمەیە کوردوە داواکە لە دەوڵەتی سوئێت کە یی پێژێ و یی پێگێ و پێوایدێ و ئەوانە بە تەرۆریست دابنێ جا منیش لێرە کە دەنگی من گرینگە کتومە بە دەوڵەتی سوئێد و بە سوسیال دموکراتی ئەگەر ئێوە بە قسەی ئەردۆغان بکەن و بە
وەکو ئەو دەڵێ ئەم ڕێکخراوانە بە تەرۆریست دابنێن و کەسەکان و لایەنگرەکان و کەسایەتیەکانیان کە دێن بۆ وڵاتی سوئێد بە تەرۆریستیان دابنێن و پەنابەریان پێنەدەن ئەمن دەنگ نادەم پێتان و ئەگەر داوای ئازادی بێ قەید و شەرتی سەلاحەدین دەمیرتاژ نەکەن من دەنگتان پێنادەم تەقەمەنی بە تورکیە بفرۆشن بۆ ژیان کورد دەنگتان پێنادەم جایەسەت دوێنێ کە ڕۆژی شەممە بوو هەتاوەکو سعاتی دوو نیوە شەو دانیشتم لە پارلەمان لە جەلەسە لەگەڵیان ئەو بڕیارانە کە من داومە کتومە مەحتەلە بم هەتا وڵام مەدەنەوە وڵامم نەدەنەوە من دەوڵەت دەڕوخێنم لەبەر خاتری ئەوە کە گەلی کورد ئەو هەموو خەباتەی دژی دەوڵەتانی فاشیستی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوین لە هەموو بەشەکان کردووە کە تورکیە چاوی هەڵنایە ئێرانیش هەروەها بە ئەو بەشە ئازادیەی کە هەیە لە کوردستانی عێراق و هەروەها لە کوردستانی ڕۆژاوە کە گەلی کورد ژنی کورد پیاوی کورد لە ڕۆژاوە کە لە ژێر دەوڵەتی فاشیستی بەشارە کە 300,000 ئەو خەڵکە 10 ساڵ بەر لەوە هەر پێناسەشیان پێ نەدەدا مەکتەبیشیان نەدەهێش بچن وەلی ئەمانە کە خەباتیان کرد بۆ ئازادی خۆیان و بۆ خەڵکی شنگان و بۆ ئازادی میلەتای تریش هەتا چونکە لە کوردستانی ڕۆژاوە هەر کوردی تێدا نییە ئەو خەڵکانی تری ئەقەلیەتیانی تریشی تێدایە کە ئەوان توانیویانە داعش خەبات دژی داعشکەن و دژی ئەو بەربەڕیە بکەن و یەستەکانە لێرە ناویان بنێن تەرۆریست ئەسڵم قابلی قبول نییە بۆ تورکیەیە تورکیە کە کۆمەکی داعشەکە تورکیەیە کە خۆی داعشە خۆ تەرۆریستە کە کوردستانی عێراق و کوردستانی سووریە و زۆر وڵاتانی تر بۆمباران دەکا چەکی شیمیایی بەکاردێنێ تەواوی ئەو دارانەی زەیتونی ئەو هەموو درەخت و ماڵوێرانی کردووە بڕیویەتی درەخت نازانم مەڕ و ئاڵاژی خەڵکی کوشتووە هەم لە کوردستانی عێراق هەم لە کوردستانی تورکیە هەم لە کوردستانی سووریە تەواوی ئەمانە کردراوە بەڵام دەوڵەتی تورکیە لەلایەن دەوڵەتانی ئەوروپا تەرۆریست نییە کورد دەبێت بە تەرۆریست بێ من ئەمانە قبول ناکەم ئەوەیە مەسەلەکە ببەخشن کە زۆر توولانیش بوو بەڵام مەسەلە ئالۆزە شتەکە ئالۆزە و منیش خۆم زۆر سترەسم هەیە هەموو ڕۆژنامەی دنیا زەنگ لێ دەدا لە ژاپۆنەوە هەتاوەکو ڕۆژهەڵاتی ناوین و بە هەموو ڕۆژنامەکانی گەورەی دنیام کوتووە لە سیێنێنەوە بگرە هەتا ڕێتۆرش هەتا تایمز هەتا جۆنرال ستریت تەواوی ئەو ڕۆژنامە گەورانی دنیای ئاڵمانیەهی فەڕەنسا هەمووی ئەوم بە دنیا کوتووە کە گەلی کورد شۆڕژگێڕە خەبات دەکا بۆ خەڵکی خۆی بۆ خەڵکانی تر خەڵکی کورد نییە کە تەرۆریستە بەڵکێ ئەردوغانە ئەم کاتتان باش هەر بژین.